بە بەشداری زیاتر لە 120 کۆمپانیای ناوخۆیی و بیانی فیستیڤاڵی نێودەوڵەتی هەرزانکردنی نرخ لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی بەڕێوە دەچێت. لەو فیستیڤاڵەدا زیاتر کەلوپەلەکانی ناوماڵ و خواردەمەنیەکان نەمایش دەکرێت کە بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان و فەرمانبەران کۆمپانیەکان دەیانەوێت بۆ مانگی ڕەمەزان خەڵکی سوودمەند بن لە نرخەکانیان. مەڵی نرخ هەیە ئەمڕۆ لە بازاری کوردستانە کە ئەتوانم بڵێم لە مەزدەرەکەی ئێستا لەو نرخە گرانترە بەهۆی ئەو نەوەساناتی قیمەتەوە کە لە عوملەی وڵاتانە هەیە، بەڵام لێرە ئەمان پێشتر کڕیوانەوە بە هەرزانتر ئەیفرۆشتنەوە بە خەڵکو و بە تایبەتیش ئێستا کۆمپانیا نیشتمانیەکان من سپاسی زۆرێک لە کۆمپانیەکانی خۆمان ئەەکەم کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە نەک هەر نرخ بەرز ناکەنەوە بەڵکو نرخیش دابەزێنن. پارێزگاری سلێمانی دەڵێت بۆ هاوکاریکردنی زیاتری بازرگانەکان و کەمکردنەوەی نرخی کەلوپەلەکان ئامانجیانە هاوکاری بازرگانەکان بکەن. لە ئایندەیەکی نزیکیشدا چەند سنوورێکی تری بازرگانی دەکەنەوە تا لە هیچ کاتێکدا گرفت بۆ بازرگانەکان دروست نەبێت. لەسەر ئەو کێبڕکێی کە لە نێوان بازرگانەکان دروست دەبێت لەسەر کار ئاسانیکردن بۆ ئەوەی بتوانین لە مەرزەکان و خاڵەسنووریەکانەوە بە ئاسانی ئەم کاڵایانە بگەن و ئەو ئاستەنگ و ڕێگریانەی کە دروست بوون لایەن بەرین. ئێمە لەمەیە هەوڵی زۆرمان ناوە کە بە ومێدێکی زۆرەوە لە ئایندەیەکی نزیکە ئەو مەرزانەی داخرابوو نەکرێنەوە و ئەو بازگەی لە سەفرەدانرابوو کێشەیەکی گەورەی لە نێوان هەموو بازرگانان و کاڵەکان کاری پیشەسازی و بەرهەمی پیشەسازی هەرێمی کوردستان و ناوەند و باشوورا دروست کردبوو. ومێدەکەم لە ئایندەیەکی نزیکە هەڵبژیرێ و لا ببرێ. کۆمپانیەکانیش بەڵێن بە هاوڵاتیان دەدەن ڕەچاوی ئەو دۆخە داراییەی کوردستان دەکەن و بە ئەندازەیەکی زۆر نرخەکانیان لەو فیستیڤاڵە بەهارەدا داشکاندووە. بەتایبەت لەگەڵ نزیکبوونەوەی مانگی ڕەمەزان دەیانەوێت دەستگیرۆیان بن. نرخێکی گونجاو خستومانەتە بەردەستی هاوڵاتیانەوە بە حکمی ئەوەی ئێمە ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆز نزیک بووینەتەوە. ئەمە هەلێکی زۆر باشە بۆ هاوڵاتیان تا بتوان بێنە ئێرە و ئەو بەرهەمانەی ئەو خواردنانی یان هەر بەرهەمێکی کە پێویستیانە لێرە بەدەستی بێنن و بە نرخێکی گونجاو و بۆ کاتەکانی دواتریش ئەتوانن ئێمە لێرە هەموو شتەکانمان بە نرخی جوملەیە بۆی ئەتوان شارەزای هەم کوالیتی هەم نرخی شتەکان بن تا لە ناو بازاڕ بتوانن بە هەمان نرخی مناسب بیکڕنەوە. فیستیڤاڵەکە ژووری بازرگانی سلێمانی سەرپەرشتی دەکات و ماوەی 11 ڕۆژ دەخایەنێت. ئەوان دەڵێن لەگەڵ بازاردا نرخەکانیان جیاوازی زۆرە و داوا لە سەرجەم کۆمپانیەکانی تریش دەکەن لەم جۆرە فیستیڤاڵانەدا بەشدار بن بۆ ئەوەی هاوڵاتیان تێیدا سوودمەند بن. ڕەمی ڕوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.